سڵاو لێبێ سەحەر بەیانی تۆ بینەرانی کورساتی ئازیز باش ئەمڕۆ من لە بازاری ڕەحیماوەی کەرکووکم پێم خۆشە بۆ بینەرانی کورساتی ئازیز باش لە بازاری ڕەحیماوە و لەگەڵ قسەکانە دیمەنی پیشەوەران و کاسبکارانی بازاری ڕەحیماوە بگوازینەوە. بەڕاستی سەربارەوەی کەرکووک بۆ کەرکووکیەکان هەر کوچە و کۆڵانێکی تاموچێژێکی تایبەتی هەیە، بەڵام بە تایبەت بازاری ڕەحیماوە بۆ کوردانی کەرکووک هاتن بۆ ناو بازارەکە گفتوگۆکردن پیاسەیەکی نێو بازارەکە تاموچێژێکی جیاوازی هەیە. لەگەڵ ئەوەش توانین بڵێن هەموو کەرکووک لەم بازارەدا کۆ بێتەوە ڕۆژانە دوکاندارەکان کاسبکارەکان لە پێکاتە جیاوازەکانی کەرکووکشیتیایە، بەڵام زۆرینیان کووردە چونکە بازارەکە لە ناوچەیەکی کوردیە. ئەوەشی کە دەست ئەوەی کە بەدوایە بگەڕێی بتەوێت دەست بکەوێت لە نێو بازاری ڕەحیماوەی کەرکووکدا هەیە. جا لەگەڵ قسەکردنە من ئەمەوێت دیمەنی نێو بازارەکە بۆ بینەران بگوازمەوە. هەرچەندە بازاری ڕەحیماوە زیاتر واران زۆر قەرەباڵغی زیاتر وەک لە بەیانیان، بەڵام ئەوەی دەبینن کاسبکاران هەر لە بەیانی زووەوە لە بازاری ڕەحیماوە دوکانەکانیان کردوتەوە خەریکی کار و کاسبی خۆیان. کاکە بەیانیت باش هەندێک باسی ئەم شتانەمان بۆ بکە ئێستا بازاڕی ئەم جۆرە پێداویستیانەی ماڵ چۆن ئەم کاری و بەهارات و بیبەر و شتانە؟ بەخێر بێن وەڵا باش عیبی نییە باشە خۆی لەگەڵ موچە ئێستا بازار ڕەحیماوە چۆلشە ئیمتیحاناتە و موچە نییە و ئیتر شەڕە و خەڵک هەر مەشغوڵی شەڕ و ئەم شتانەیە بەعام باشە الحەمدلله. تۆ خۆت لەکەوە لە نێو بازارە گەورە بووی ئیشەکەی کارێک 2004 پێم بڵێ ئەم مانەیەکە هەیە زۆربیان خۆماڵینیان لەکوێوە هێنن؟ ئەو زۆربیان خۆماڵین بەڵێ هندی تایە خۆماڵی. ئێستا زیاتر خەڵک خواستەکەی لەسەر کامەیانە چ جۆرێکە بە تایبەت ئێوە ئەم دوکانی ئێوە کە ئەم جۆرە شتانە ئەفرۆش؟ داوای خۆماڵیەکە ئەوەی خۆماڵی هەبێ ئەمە خۆماڵی ئەفرۆشن، بەڵام هەندێک شت بۆ نمونە هەندێک بەهاراتەیە هەندێک شت هەیە خۆماڵی نییە هندی دێت یان ئێرانی دێت هەرەوەی. ئەوەی کە خۆماڵی لەکوێوە دێت؟ لە کوردستانەوە. بەڵێ هەر شتەکان کوردستان باشترە خۆماڵیەکان. چاوەکەن با بازارتاندا سپاس دەکەم. سەحەر دەمەوێت دیمەنی زیاتری بازاری ڕەحیماوە پیشەوەران و کاسبکارانی بازار ڕەحیماوە بۆ بینەرانی کورسات بگوازمەوە. وەکو دەبینن ڕەحیماوەیەکێکە لە گەڕەکە گەورەکانی کەرکووک کە گەڕێکی تەواو کوردنشینە و بازارەکەشی بە هەمان شێوە یەکێکە لە بازارە گەورەکانی پارێزگای کەرکووک. وەکو باسم کرد ینی زۆر جار بە تایبەت خۆشم کە بینیم هەندێک جار کە بمەوێت کە شتێکی تایبەت وەرگرم لە قەرەباڵغی و پڕ لە جم و جۆڵ و هاتوچۆ پێم خۆشە بێم سەردانی بازاری ڕەحیماوە بکەم. بەڵام بازاری ڕەحیماوە لە بەیانیانی زووە تاوەکو سەعات 12 جم و جۆڵێکی کەمی تایە بەراورد بەوەی کە لە دوای ئێوارەوە جم و جۆڵی نێو بازارەکە زیاتر ئەبێت. هاوڵاتیان ئەوەی کە بێت هەر پێداویستیەک بکڕێت ڕوو لە بازاری ڕەحیماوە دەکات، چونکە بەڕاستی جیاواز لە هەندێک بازاری تر هەم نرخی شتومەک لێرە بە ڕادەیەک هەرزانترە، چونکە زۆرینەی نیشتەجێی ئەم ناوچەیە لە چینی مامناوەند و هەژارن، بۆیە نرخی کاڵا و شتومەک و پێداویستیەکان لەم بازارە بەراورد بە بازارەکانی تر بە جۆرە لە جۆرەکان هەرزانترە. مامەگیان بەیانیت باش کورسات بەڕاستەوخۆ لەگەڵتای بازاری ڕەحیماوە چۆنە؟ خۆشە بازاری ڕەحیماوە لەو ڕوانگەیەوە کە هەر کوردێک بێتی ئێرە هەست بە تەواو کوردایەتیەکە کە لە بازاری ڕەحیماوە زۆر گرنگی بۆ دراوە لامان کەدا بازارەکەش کۆنە مۆرکێکی کوردی تەواوی پێوە دیارە. خۆی ڕاستە منتیقەشی کوردەواری و هەوەی کە دێت ئێرانە شەسێکی کوردایەتی هەیە وەکو منتقێکی بڵێن عشایریە خەڵک زۆر دێت ئێران ڕووی تێکە و لە هەموو بابەتەکانەوە خەڵک یعنی شتێکی دڵگیرە و خەڵک ڕووی تێکە. دەست خۆش باز بۆ تۆ سەحەر ئەمە دیمەنی کار و کاسبینی و بازاری ڕەحیماوای کەرکووک بوو. بە هیوایەوەی دیمەنێکی جوانی بازارەکان بۆ بینەرانی کورساتی ئازیز گواستە بێتەوە من دێم لای تۆ. دەست خۆش بێجا ئاسو تەنیا پێمان بڵێ بازارەکە لە سەعات چەندەوە ئەکرێتەوە؟ ئێستا هەستەکەم هەندێک لە دوکانەکان هەندێک لە کاسبکاران هەشتانە هاتوون وایە؟ بەڵێ سەحەر
بەشێک لە کاسبکارەکان نهاتون چونکە ئەوانەی کە بە تایبەت پیان وایە ئیشەکانیان لە دوای نیوەڕۆیە زیاتر دوای نیوەڕۆ دوکانەکان نەکرێتەوە بەڵام بازارەکان هەیە ینی لە ساعات حوتی بەیانیەوە کان نزیک 9 شەو هەیە بەڵام کە بتەوە ینی کاتێکی قەرەباڵغ بێ هەندێک جار هەبووە بەم گوزەرەیە ڕێ نەبووە هاتو چۆ بکەی شان لە شانی داوەنە قەرەباڵغ بوو بەڵام ئەمەکەیە دوای سەعات دووسێ دوای نیوەڕۆ زیاتر بازارەکە قەرەباڵغە بێت جموجۆڵی بازارەکە زۆر زیاتر ئەبێت